بەڕێزان سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران بێ. من جەبار شێخانیم، خۆشحاڵ بووم کە خۆی گەورە تەمەنیدا لە ڤیدیۆیەکی ترا گەشتمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان لە ڤیدیۆی ئەمڕۆمانە کە چەندین جایتر باسمان کردووە چۆن پەنابەرێک کە هاتە بەریتانیا دەستی بە پارێزەری خۆڕایی لە بواری پەنابەریە بگا، یا چۆن پارێزەر بگری، هەنگاوەکانی گرتنی پارێزەر چیەوە، ئەو ماڵپەڕانە چین کە تۆکو پەنابەرێک لە بەریتانیا ئەتوانی سوودیان لێ ببینی و ئەتوانی ژمارە تەلەفۆنەکانیان وەرگری، وە لەو ناوچەی خۆت لە ئوتێلە، هۆستێلە، ماڵە، فلاتە، هەر شتێکە کە وەزارەتی ناوخۆی بەریتانیا پێی داوی بە شێوەیەکی کاتی چۆن بتوانی لەو ناوچەی خۆت پارێزەری خۆڕایی دەست بکەوێت. لە ڕێگەی ئەم ڤیدیۆ چاوتان لەسەر ئەم شاشەیە بێ تا لە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویستان دەبێتانە چێ لایک و سەبسکرایبی کەناڵەکانی یوتیوبی جەبار شێخانی و هەروەها تیکتۆک و هەروەها ئینستاگرام و هەروەها فەیسبووکی جەبار شێخانی بکەن، لەوێ زۆربەی ڤیدیۆکان دانراوە. فەرموو. بەڕێزان پێش هەموو شتێک ئێمە چەند ڕێکخراوێکمان هەیە لە بەریتانیا، پێش هەموو شتێک ببورن چەند ڕێکخراوێکمان هەیە لە بەریتانیا بۆ یارمەتیدانی پەنابەرانە. ئەم ڕێکخراوانە یارمەتی پەنابەران ئەدەن بە خۆڕایی، هیچی بە پارە نییە. پێش ئەوی پارێزەر بگری ئەتوانی پەیوەندی بۆ ڕێکخراوانەوە بکەیت، داوای ئەدڤایز و هاوکاری بکەیت، شتێکی زۆر باشە. یەکێک لە هەرە باشترین ڕێکخراوەکان ڕێکخراوێکمان هەیە ئەوەی کە لەسەر شاشەکە ئەیبینن ئێستا، ڕێکخراوی ڕەفیوجی ئاکشنە. ڕەفیوجی ئاکشن ئەمەی کە ئەیبینن ژمارە تەلەفۆنەکانیان دانراوە، ئەتوانی پەیوەندیەکەی بە یەکێک لەم ژمارە تەلەفۆنانە یا یەکێک لەم ئیمێل ئەدرەسانەی کە لە ئێستا لەسەر شاشەکە ئەیبینین. ئەمە یەکێک لە ڕێکخراوەکانە، ڕێکخراوی ڕەفیوجی ئاکشن. ئەگەر ئینگلیزیەکەت زۆر باشە ئەتوانی لە ڕێگەی ئیمەیلەوە بۆ info@refugee-action.org.uk ئیمێل بنێری، لەوێ بە زمانێکی ئینگلیزی سادە، کوردێکی زمانێکی سادە، ئەگەر نا ئەتوانی گوگل ترانسلیت بەکاربێنی، واتە وەرگێڕی گوگل بەکاربێنی، لەوێ بە کوردی سۆرانی بنووسە بۆ دەکا بە ئینگلیزی ئیمێلەکان بۆ بنێرە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دوام ڕێکخراوێکی ترمان هەیە یا وێبسایتێک هەیە ناوی right to remainە. باشەوەتە مافیمانەوە لە بەریتانیا. ئەم ڕێکخراوە ئەتوانێ دەیان زانیاری تێدایە، ئەتوانی بە زمانی کوردی سۆرانی بۆ نمونەمە کوردی سۆرانی هەڵی ئەبژێریت، سایتەکەت بۆ ئەکا بە کوردی سۆرانی، دنیایەک زانیاری ناو ئەم وێبسایتە هەیە دەربارەی پەنابەری، چۆنێتی داواکردنی مافی پەنابەری، چۆنێتی پڕکردنەوەی فۆرمی سەکشن 4، چۆنێتی داواکردنی ID کارت، تەواوی ئەم زانیارانەی کە ئێوە لێرە ئەیبینن بە کوردی سۆرانیە. تەماشای شاشەکە بکەن، ئێستا لە بەردەستانەیە. ئەمە دوو. سێهام یەکێک لەو ڕێکخراوە هەرە بەناوبانگانە کە لە بەریتانیا هەیە، ڕێکخراوی مایگرانت هێلپە، یا هەندێک کەس پێڵێ میگرانت هێلپ، خۆی لە ئەسڵان مایگرانت هێلپە. ڕێکخراوی مایگرانت هێلپ ئەمە ڕقم تەلەفۆنەکان لە سەری سەرەوە 080-88-010-503. ئەمانە پەنابەرێک نییە لە بەریتانیا یارمەتی ئەم ڕێکخراوی وەرنەگرت بێ. باشە لە یەکەم ڕۆژی داخڵبوون بۆ ناو بەریتانیا ئەم ژمارە تەلەفۆنت بالا بێ، ئەمانە یارمەتی خەڵکەدەن، فۆرمت بۆ پڕەکەنەوە بە خۆڕایی، داوای ناشتەڵ نەمبرت بۆکەن بە خۆڕایی، نازام داوای ID کارتت بۆکەن بە خۆڕایی، فرێش کلێمت بۆکەنەوە بە خۆڕایی. پێویست بە هیچ کەسێکی تر نییە ئەگەر تۆ بێت و بە زمانی ئینگلیزی بتوانی قسە لەگەڵ مایگرانت هێلپ بکەیت. ئەگەر زمانی ئینگلیش نازانی ئەوە خۆیان وەرگێڕی یاسایی واتە متەرجمی یاسایی بۆ ئەخەنە سەرخەت، بە زمانی کوردی سۆرانی قسەیان لەگەڵاکە ئەوش ئەیبینی کە ژمارە تەلەفۆنەکانیان لەسەر شاشەکەیە. ڕێکخراوێکی ترمان هەیە کە هاوشێوەی ڕەفیوجی ئاکشنە کە ئەویش ناویان ڕەفیوجی کانسڵەوە. دیسان لێرش ئەمی ژمارە پەیوەندیەکانیان دانراوە. ئێستا پەیوەندی ئەەکەی بە ڕەفیوجی کانسڵ لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆن ئیمێڵانەی کە لەسەر شاشەکە ئەیبینیت. دووەم. سێهەم بەڕێزان ڕێکخراوێکمان هەیە یا ڕێکخراوێکەیە بە ناوی Law Society، The Law Society. ئەم Law Societyە ئۆپشنێکی تایە، واتە هەڵبژاردەیەکی تایە چۆنە نووسرا بەشی دۆزینەوەی پارێزەر. باشە ئێستا سەیری بکەن لە سەری سەرەوە، ئەو نقطەی سەری سەرەوە سەیری بکەن، من کلیکی یەکەم Find the Solicitor. باشە لێرە بە شوێن چی جۆرە سۆلیسیتەرەکە ئەگەڕیت، باشە بە شوێن چی جۆرە پارێزەرەکە ئەگەڕێت. زۆربەی ئێمە کە دێنە بەریتانیا، خەڵک دێتە بەریتانیا، پەنابەر دێتە بەریتانیا، پارێزەرێکی وێ کە لە بواری پەنابەریە ئیش بکە کە پێوترێ Immigration and Asylum، کە حرفی ئای لێ ئەدەی Immigration ئەهێنێ یا حرفی ئەی لێ ئەدەی Asylum ئەهێنێ. ئەمە Immigration-ە. باشە ئەمە Immigration-ە. لە چ تاونێک مەسەلەن تۆ لە چی شارێکیت ناوی شارەکە نووسی، مەسەلەن لە شاری لیدزی، لیدز
وست یۆرکشیر ئەگەر هاتو تۆ پۆستکۆدی ماڵەکەی خۆت دەزانی پۆستکۆدی ئۆفیسەکەی خۆت دەزانی پۆستکۆدی ئەو شوێنەی کە تیا دانیشی هەموو شتێک لە بەرێ هەموو شوێنێک لە بەریتانیا هەموو پارچەیە خاک لە وڵاتە شتێکی هەیە پێ وتێ پۆستکۆد واتە کۆدی ئەو شوێنەی کە تۆ تیا ئەژیت لێ ئەدەیت بنمونە ئێمە ناوی شاری لیدز لێ دەین فایند واتە بیدۆزەرەوە باشە لێرە تەماشا بکەن بەڕێزان ئەلەم پارچەیە دیاری کردووە ئەڵێ تۆ ڕاستە هاتووی بە شوێن پارێزرا ئەگەڕی و پارێزەری پەنابەریە لە بەشی پەنابەری بۆچی ئەگەڕێت چونکە داواکردنی جنسی هەر پەنابەریە داواکردنی ڤیزا هەر پەنابەریە ڤیزای هاوسەرگیری هەر پەنابەریە تۆ بەشی چیت دەوێ Immigration and Asylum Legal Help واتە تۆ تازە هاتوویتە بەریتانیا پێویست بە هاوکاری ئەمە ئەدرەسی پارێزەرەکانە لەسەر شاشەی مۆبایلەکەت ئێستا ئەیبینی بنمونە ئێمە ئەمانە هەمویان لیگل ئەید قبول ئەکەن لیگل ئەید چییە واتە حکوومەت پارە بۆ تۆ بدا پێوتێ بە عشایری پێوتێ محامی خۆڕایی یا پارێزەری خۆڕایی ئەمانە لە حکوومەت پارە وەرەگرن خۆڕایی نین هیچ کەسێک لە خۆڕایی ئیش ناکات ئەمانە پارێزەرەکەن بە لیگل ئەید ئیشەکەن بۆ نمونە کلیک لەسەر ئەمە ئەەکەی ئەمەی کە لەسەر شاشەکە ئەیبینین ئەمە زانیاری تەواوی ئەو پارێزەرەیە 1992 44 39 82 ئەمە پارێزەرێکە ئەوە ناوەکەیەتی ئەوە خەریتەکەیەتی لەسەر گۆگڵ چۆن ئەیدۆزیتەوە ئەچینە سەر گۆگڵ ئەوە نقطە سوورەی کە دیارە ئەو نقطە سوورە ناوی ئەو بێڵدینەیە واتە ناوی ئەو پارێزەری ئەگەر توێ لە گۆگڵ ماپیش سەیری کە ئەتوانی بەم شێوازە بچیتە ناو بێڵدینەکەیانەوە ئێستا ئەچینی ناو بێڵدینەکەیانەوە بەم شێوازە ئەتوانی ئەو بینایە ئەو ئیمپایر هاوس ئەو بینایە کە ناوی ئیمپایر هاوس ئەو کۆی بین لەسەر شاشەکە ئەوە لە قاتی چوارە ئەلەو مەکتەبە پارێزەرەکەدا ئەنیشێ بە لیگڵ ئەید هاوکاری ئێوەی عزیز و خۆشەویستەکە زۆر کەسێک داوای ئەم ڤیدیۆیی کردبوو هیوادارم بەدڵتان بێ و هیوادارم لای خۆتان هەڵی نەگرن بڵاوی کەنەوە بۆی بە زۆربەی هاوڕێکانتان بگا لەگەڵ ڕێز و سڵاو و خۆشەویستی براتان جەبار شێخانی هەتاوەکو ڤیدیۆیەکی تر بەخوای گەورەتان سپێرم دانیشتن بەخێر